بەپێی ئامارێکی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لیژنەی داکۆچی لە مافی ڕۆژنامەنووسان کە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی خرای ڕوو لە ساڵی 2019 66 حاڵەتی پێشەڵکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە کە لە 150 دەستگای جیاجیا کاریان کردووە. ژمارە حاڵەتەکانی پێشێلکاری لەم ساڵی 2019 66 حاڵەت بووە. ژمارەی ئەو دەستگا و ڕۆژنامەنووسانەی کە پێشێلکاریان بەرامبەر کراوە 151 ڕۆژنامەنووس و دەستگا بوون. ژمارەی پێشێلکاریەکان بە پێی ڕەگەز 144 ڕەگەزی نێر لە بەرامبەر 5 ڕەگەزی مێ پێشێلکاریان بەرامبەر کراوە. لە بەشێکی دیکەی ڕاگەیاندنی ئاماری پێشەڵکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان سەرۆکی لیژنەی ڕۆشنبیر و کۆمەلگای مەدەنی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند ئامارەکان کەم نین و ئەرچی هەموو لایەکە داکۆچیان لێ بکات. پێمان وایە بنەڕەتی ترین بنەماکانی دموکراسی و زامنکردنی ئازادی گشتەکان و هاوکات بوونی کۆمەلگایەکی مەدەنی کە تێیدا میدیا بێتە دەسەڵاتی چوارەم و چاودێر بەسەر هەر سێ دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و دادوەریەوە فەرهەمبوونی ئازادی کاری میدیایدا بەرجەستە دەبێت و لە ڕوانگەیەدا خۆی دەبینێتەوە. لای خۆیەوە حاکم ئازاد حەمەدەمین نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ڕایدەگەنێت ئامارەکان پێمان دەڵێن کەم بوونەتەوە بەڵام پێشەڵکاری و ڕێگری لە کاری ڕۆژنامەنووسی بەردەوامە. کۆمەڵێک ڕێکەوتیشمان کردووە لە هەندێک لە ناوەندی نێودەوڵەتی بۆ چۆنەتی ئامادەکردنی ئەو راپۆرتانەی کە لیژنەی داکۆچین. ئەنجومەنی سندیکا بەوردی بە شوێنەی زۆر ئەو راپۆرتە کەمەکە زیادەکە بەوەی بتوانێت داتاکان داتای ڕاستەقینە بن. وەک ڕۆژنامەنووسان و میدیاکاران ئاماژەی بۆ دەکەن سەرڕایبوونی یاسای کاری ڕۆژنامەنووسی و بەدەستهێنانی زانیاری هێشتا پێشەلکاری و ڕێگری زۆر بووە بۆیە داوا دەکەن بەپێی یاسا دەرچێنراوەکانی پەرلەمانی کوردستان مامەڵەیان لەگەڵدا بکرێ و ڕێگری لە ئازادی و مافی دەربڕین و گەیاندنی ڕاستیەکانیان نەگیرێت. هەریات کەریم، گەلی کوردستان، هەولێر.